بچمور صورتی خبر را بگیرم که من شوان دکارم بچمور صورتی خاص از وداینم وداینم سڵاو ئازیزان زۆر حەزەکەین دەست پێ بکەین بەڵام ئەوەیە کە خۆتان نەزانن بەڵام هەر ئەوەی کە ئێستا لێرەن هەمووتان ئەوە خۆی جەشنێکی گەورەیە نا بەبێ موزیکیش یانە هەر ئەو مێش لەگەڵ ئێوەی کوردستان بەڵێ ئەو دیمەنانەی کە دەیبینن دیمەنی نەورۆزە گەورەترین نەورۆزی ساڵی 2725 لە دیاسپۆرا گەورەترین نەورۆزی دیاسپۆرای کوردی لە شاری کۆڵن من خەڵکی ڕۆژهەڵاتم دڵبەخێندارە ڕۆژهەڵات و ڕۆژاوادارانی لە ئەوانەی کە چار پارچەی کوردستان یەکە ڕێز لە ڕووماڵی چەندین ساڵەی دڵبەخێندارە بۆ هەواڵەکانی کوردستان لە ڕووداوە بە تایبەتی دەگرن بە خۆشەویستیەوە دایانەوێ وێنەی لەگەڵ بگرن ئەمە یەکێکە لە ئەستێرەکانی ڕووداو کە دەیبینن لە نەورۆزی گەورەی دیاسپۆرای کوردی لە کۆڵن لە ئەڵمانیا خەڵکی دیاسپۆرا کوردی دیاسپۆرا دانیشتی دیاسپۆرا کە ڕووماڵەکانی دڵبەخێندارە گەشانەوەی یا درەوشانەوەی دڵبەخێندارە دەبینن ماوەیەکی زۆرە نزیکەی 4-5 کاژێرە خەڵکێکی زۆر لە نزیک ستەیجی ڕوودا و کۆبوونێتەوە دەیانەوێت وێنە بگرن دەیانەوێت قسەی لەگەڵ بکەن دەیانەوێت بێن لەسەر ستەیجی ڕوودا و ستەیجی تایبەتی ڕوودا و بۆ گەورەترین نەورۆزی دیاسپۆرای کوردی ساڵی 2725 دەیانەوێت وێنە بگرن دەیانەوێت قسە بکەن پەیامی خۆیان بگێنن بە تایبەتیش بۆ ڕۆژاوای کوردستان وەکو دەیبینن شاری کۆڵن شارەوانی شاری کۆڵن ڕایگەیاندووە کە لە کاژێرەکانی ڕابردوودا لەم شارە کێشەیەکی یەکجار گەورەی ترافیک دروست بووە چونکە سەر تا